وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. دواپەیامی دکتۆر عەلی کەڵە کوردستانی بۆ گەلی کوردەوەیە ئەوەی بەسەر کوردستان هاتووە کەمە. ئێستاوان لەژێر غەزەب و تووڕەی خوددان و پێویستە خۆیان بگۆڕن. ئەگەریش خۆیان نەگۆڕن قەت لەم دۆخی خراپەی ئێستا دەرناچن. سەرەتای مانگی ڕابردوو دکتۆر عەلی کەڵە کوردستانی بەرە وڵاتێکی نادیار گەشتی کردووە. ئەو دکتۆرە کوردە کە ئێستا بەناوبانگترین چارەسەرسازی سروشتیە لە سەر بنەمای پزیشکی نەبەوی لە ئاستی جیهان بۆیە وڵات بە وڵات گەشت دەکا و چارەسەری نەخۆشەکانیەکە. ئەمە دژی کەس دیما ڕێزمێ لە هەمیان ئەوەش هەم لەگەر مدیر سوتارێک سای هەمیان ماز دەکەم بەراو بکەنەوە ئینشاءالله حکومی خوای دەگەڕێتەوە ئەمەش ئینشاءالله بەردەوام لە سەعیدازەکەی سای هەموو ئەممان لەگەرتی ئەممان لەگەرتی. بەوتەی خۆی تا لە کوردستان بوو سۆفی و سەلەفی و ئیسلامی ڕقیان لێبوو و ڕۆژانە ئاسایشبانجی دەکرد و هەموو ڕۆژێک وەزارەتی تەندروستی سزایانەدا. بەڵام ئێستا لە ئاسی سەرۆک وەزیران و وەزیر و کەسایەتیە گەورەکان پێشوازی لێکەن و داوای چارەسەریان لێکەن و پێشوازیەکی بێوێنەی لێکەن. دکتۆر عەلی کوردستانی لەبارەی کارەکانی خۆیەوە زانیاری ئەوەی بە وڵاتدا جارێکی دیکە ناگەڕێتەوە کوردستان، چونکە کوردستان ژینگە کۆمەڵایەتەکەی خراپ بووە، خەڵکەکەیشی تووشی نەخۆشی درۆ دڵپیسی و تاوان هاتوون. بۆ ئێستا کوردستان لە ژێر غەزەبی خوددادایە، چونکە بەرنامەی خوددایان بەجێشتووە ئەگەر خۆیان نەگۆڕن ئەوە خودداش ڕەحمیان پێناکە. ئەو چارەساز کەرە کووردە ناتوانێت شوێنی ئێستای بۆ کەس ئاشکرا بکە، چونکە ترسی هەیە ڕاگەیاندنەکان بڕژێنە شوێنەکەی و کێشە و ئاڵۆزی دروست بێ. بەوتەی خۆی لە پاکستان سەرۆک وەزیرانی چارەسەر کردووە، ئێستا بە فەرمی خاوەنی دکتۆرایە لە بواری پزیشکی. دکتۆر عەلی کوردستانی ئامۆژگاری بەرپرسانی کوردەکە تەوبە بکەن و بگەڕێنەوە لای خوددا، واز بهێنن لە درۆکردن لەگەڵ میلەتەکەی خۆیان تاوەکو خودداش ڕەحمیان پێ بکە. ئەوەش دەڵێ تازە ئەو مەلا عەلی کەڵک نییە و مەلا عەلی کوردستانیە، چونکە گیان بەو ناوە دەیناسێت دەیەوێ ناوی کوردستان بەرز ڕابگرێت.